بدون تدخل إقليمي. باش کاک هەویدار یەک دیارتەیەمە چکە ڤۆکس پۆپەکە بەشێکی زۆریان دەڵێن کە بەرهەم ساڵح سیاسیەکە ئەتوانێت سەرکەوتوو بێت تەنانەت دەگەر پشتیوانی هەرێمی کوردستانیشی نەبێت ئەمە خەڵکی بەغدایە بۆ چۆنیان وایە نەکوردن و وەکوڵە نە پێشیان وتراوە چەکیشیان بدە ئێستا دێن شەڕی کورد دەکەن قیمەتی بەرهەم با عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراق نییە با بێت خزمەتی کورد بکاتن با دڵسوز بێ بۆ کورد چۆن دکتۆر بەرهەم وا دڵسوزە بۆ خەڵکی عێراق و عەرەب ئەوەندە دڵسوز نییە بۆ خەڵکی خۆی بوو تەبایی ناوخواکی کوردستان و هێزە کوردستانیەکان من لە جاتی دکتۆر بەرهەم بم ئەمڕۆژ لەو وتارە پێشنیارەکەم خستۆتە ڕوو بوو بەڕێز دکتۆر بەرهەم من مادەم باسی تەبایی کورد دەکەم و خۆم بە پیاوێکی وەتانی دادەنم لەسەر ئاستی عێراق و لەسەر ناوخۆی کوردستان یەک وەرەقەی دەنووسم ئەمن دکتۆر بەرهەم ساڵح سەرۆککۆماری عێراقم بە ناقەیس بە نادروستی بە هەر شێوەیەک بوومەتەوە بە سەرۆککۆمار بۆ من خەڵکی کوردستان مهمە حزبەکەڕانی کوردستانی مهمە من نامەی دەست لە کارکێشانەوەی خۆی دەدەمە حزبە کوردستانیەکان من بە دەنگی ئەوان هاتوومەتە باشە بۆچی پێت خۆشە ئەم نامەی دەست لە کارکێشانەوەی جەلال کوردوێتی وەکو پێشینەیەک دەبێت بەڵام پێ دوایە پێشینەیەکی باشە یعنی پێشینێکی باشە تو بۆ خۆت بۆ بە عێراق پیشان نادە ئێمە تەباین مەسەڵەن بۆ وەزیرەکانی کورد ئەمە ناکەن مثلا بۆچی دکتۆر فواد حوسێن بۆچی ئیستیقالەکەی نانووسێ و نایدا بە کاک مەسعود بڵێ هەر کاتێ ویستی ئەگەڕێموانە بۆ نمونە یعنی کە تۆ وەسفی ئەوەکەی وانە مەسەڵەن بۆ سەرۆکۆمار بینووسێ دکتۆر بەرهەم بۆ مشکلە بووتە وەزیر دەسە تەماشای بکە ئێستا مشکلەیەکی گەورە هەیە لەسەر یەک وەزیر کە پارتیوێکێتی کێشیان هەیە لەسەری چۆن مشکلە نەبووە دکتۆر بەشیر باشە لەبەرەوەی مافی کاک دکتۆر ڕێبوار نەخۆین دکتۆر فواد حوسێن پارتی نەبووە پارتی کوردی باشە لەبەرەوەی مافی دکتۆر ڕێبوار نەخۆین فەرمووە دکتۆر ئەزانم شتی زۆرە نووسیوە ملاحەزەتەکانە بوو بەڵێ وەڵا زۆر سپاس تاوان کاکی بیدار ئێمە هاوڕێینانی بێکی بەڕێزە من خۆشمەوێ هیوای سەرکەوتنیشی بۆ خوازم لە کارە نوێیەکەیە بەڕاستی من حەزەکەم هەندێک شت بڵێم یعنی بەشێکی پەیوەندی بە ئەم ئیعلامانەوە هەیە ئێوە لە ڕوودا و تەختی دوو مناڵ شەڕیانە بێت لە بورکینا فاسۆ تەختەیەکەن بەڵام ئەو هەموو چالاکیی دکتۆر بەرهەم هەیە لە عێراق تەختی ناکەن ئیزەن تۆ نازانی دکتۆر بەرهەم چیەکە لەبەرەوەی تەختی ناکەیت لە ڕووی ئەعلامیەکەتی تەختی ناکاتن حزبەکەی کە ڕوودا و بە پێویست ئەوەی کە خەبەرە تەختەیە کردووە من لەگەڵ ڕوودا و قساکەم ئێستا بن لەگەڵ ڕوودا و قساکەم ئێستا و لە شوێنی تریش لەسەر لە ڕوودام من حەزەکەم ئەوەی کە من دەرکەوتە بم باڵێ باشە ئەوەی کە من دەرکەوتم لە مەسەری ئەو وتەی دکتۆر بەرهەمێکا بەڵێ دکتۆر بەرهەم پێی وایە بێحورمەتی ئەوەیە کە تاوانی سەرۆت و سامانی میلەتکەی ئەوەیە کە دیفاع لە ماڵی مافی میلەت نەکەی ئەوەیە کە دەسەڵاتی هەبوو لە شوێنێکە نەتوانی بە باشی بۆ خەڵکی بەکاربێنی ئەوەیە کە گرفت بۆ هەندێ ناوچە دروست بوو تۆ لی تەبەڕابیت و نەتوانی پارێزگاری لێ بکەی ئەوەیە کە ڕوویدا بەشێکی خاڵکی کوردستان فەوتە ئەوە مشکلەیە ئەوە مشکلە گەورەکەیە وەرن بە ڕێکەوتنیەک و بە ڕێکەوتنیەک ئەم وڵاتە بخرێتە سەر سکەیەکی ڕاستەقینە بەڵام ئەو ڕێکەوتنە بریتی نییە لەوەی کە تۆ وەرەقەیەک بنووسی یعنی چی وەرەقە بنووسی وەرەقە نووسین یعنی چی ئیستیقالە نووسین یعنی چی ئەم پیاوە 290 دەنگی هێناوە عەفوەن لە ناو پەرلەمانی عێراقا توانی لە نێو هەموو حزبە کوردستانیەکان تێک بداتن بە یەک وەرەقە توانەوە خۆی ئەو بە تۆی نەبڕی قسەکان تکایە باک دکتۆر قسەکانی با من کەرمکە با من قسەکەم بکەم جەنابی کاک ئەوە بەنسبەت بە وەرگرتنی دەنگی شیعە و سونە کاکی یاخۆ جەنابی کاک دکتۆر فواد هەر بە دەنگی شیعە و سونە و کورد بۆ وەزیر جەنابی عادل عەبدولمەهدی هەر بە دەنگی شیعە و سونە و کورد بۆ وەزیر وەزیرەکانی تری پارتی و هی لایەنەکانی تر هەر بە دەنگی شیعە و سونە و کورد بوون یعنی شتێکی عیبە نیە تۆ مادەم لە عێراقی بێ ڕێکەوتن بکەی بۆ ئەم بابەتەوە تەبیعیشە بەڵام دکتۆر بەرهەم سەرڕای ئەو عەرقەلانەی کە بەداخەوە لە ماڵی کوردی بۆی دروستکرا و بە تایبەتیش لەلایەن ڕێزان لە پارتی دیموکرات بەڵام دوجار هەر هێزە کوردیەکانی تر یەک هێزی کوردی ئامادە نەبوو خۆی ئێمە 7 فراکسیۆنین برای عەزیزم 6 فراکسیۆن کەسی ئامادە نەبوو قسەیەکی خراپ لەسەر دکتۆر بەرهەم بکە و حەزەکەم یەک شت بڵێم ئێستا باسی کەرکووکەکە دکتۆر بەرهەم بوو کە ئەو گۆڕانکاریە زراعی کە محافظ کردی پێی ڕاگرت و بە تایبەت لەسەر خەتەوە تا ئەم ساتەش بۆی کە نابێ محافظ تەجاوزات بکە و گۆڕانکاری دیمۆگرافی ئەنجام بە و ڕێگری لێ کردووە بە بەیاننامەش لەسەر ئەمە باشە دکتۆر ڕێبواری کردووە و ڕەنگە یەک کێشەی دکتۆر بەرهەم ئەوە بێ کە خۆشی زۆر حەز بە نیشاندانی ئیعلامی زۆر ناکە هێندی حەز بە ئیشکردن ئەکا برای عەزیزم ئیشیش مهمە کردار شەرتەوە بەڵێ دکتۆر بەرهەم باشە لەبەرەوەی کاتم نەماوە دەمەوێت یەک پرسیارە لێ بکەم بە کورتی وەڵام بدەیتەوە بە حکمەوەی کە خۆدوتە زۆر نزیکی لە دکتۆر بەرهەمەوە بەنیازە سەردانی هەولێر بکە
کەی سەردانەکە و کەی سەرێک لە ماڵەکەیاتەوە کۆڵێ بەڵێ کوردستان بۆ هەولێر پایتەختی هەرێمی کوردستانەوە کوتم دکتۆر بەرەم هەر کات پێویست بکە هیچ جۆرە دوودڵیەک نییە لەم بابەتەوە نەشمان بیستوە لە پارتی بۆیە ئەم حەزەکەم ئەمە بە دقیق بێ نەمان بیستووە لە پارتی بۆ نمونە کە بڵێ هەولێر هی منە و داخراوە و نابێت کەس بێت شتیوامان نەبیستووە و کەی پێویستکە ماڵی خۆی لە هەولێرە و سەردانیش ئەکات و هیچ گرفتێکیش نییە و حتا ئەگەر پێویست بە سەردانی ڕسمیش بکە باشە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم کاتم زۆر بەسەریا ڕۆیشتووە لەبەرەوەی کە لە دکتۆر ڕێبارەوە دەستم پێکرد ئاخر شت ئەدێم بە تۆ یەک دیار تۆ هیچ زانیارێکت هەیە کە هەوڵەکان بۆ نزیک بوونەوە تا شوێگەیشتووە کاکەویدا وڵا زۆر کەس هەوڵی دەداتن کە دکتۆر بەرهەم لە ڕێگەی دەرگای زۆر کەسی لێداوە کە بگەڕێتەوە هەولێر و جەنابی سەرۆک ببینێتن بەڵام کێشەکە خۆی چاکی کردووە نانا قسەکە ڕاستە تۆ ئەوەندە لێ نزیک نییە کە ئەوەی من وتومە نانا قسەی من بە درود دەرنێخە من نەتوانم ئێستا زۆر قسەی تۆ بەرناڕاست دەربێخە بەڵام احترامی تو دەگرم احترامی ئەو وەختە بگرە کە لای منە ئێستا کاکیوە پارتی بڕوا بکە مەحزەری وا مەحزەری وا بەڵگەیەکە هەیە کە مەسەلەن بڵێ فڵانە کەسی ڕاست بردووە فڵان بەڵێ زۆر من ناوە مکەلەفین بە ناوی پارتیەوە بەڵام یەک شت پێ دەڵێن پارتیە ئەوەندە احترامی بەرز دکتۆر بەرهەمی گرتووە زۆر سپاسدانەکەم ئەو دێرە دەڵێم پارتیە ئەوەندە احترامی بەرز دکتۆر بەرهەمی گرتووە بڕوا بکە مەلەفی وای لای پارتی لەسەر ماڵی مام جەلال بەڵاوی کردوتەوە لای پارتی باسی کردووە ئەگەر پارتی ئێستا بە ماڵی مام جەلال بێرە یەک ڕۆژ ئەم شەوش بووی نییە بگەڕێتەوە سلێمانیش باشە بەڵام قسەیەکی باش نییە ڕەنگە مەلەفی زۆر کەس لای هەموو احترامی دکتۆر دەگرێن پێمان خۆشە بەسەر بەرزانەوە بگەڕێتەوە هەولێر ئەڵێ فەرمو بڵاوی بکەنەوە بەڵام پارتی هەموو ڕێگایەکی بەکارێنە هەموو حیزبەکان مەلەفی خراپی یەکتریان لایە زۆر سپاسدانەکەم سپاس سەرێک لە بەڕێزان کاک هەڤیدار ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان هەروەها دکتۆر ڕێبوار کەریم من حەزەکەم ئەندامێرەکان ڕاست نەبوو ئەمانەی ئەخیرت ڕاست نەبوو پەرلەمانی دکتۆر بەرهەم بووی کەوتی حەزمەت ناماوە نازانم بۆ ئێستا لەگەڵ بەرنامێکی دیکە بەخوای گەورەتان سپێرم شاد و کامەران داوای لێبوردنەکە